لە بەرواری سی دەی 2017 بنکەی پۆلیسی ئازادی ئاگدار کرانەوە کە کوژراوێک فڕێدراوە لە ئەو جادەی کە دەرەچێت لە لای تەنیشت بەڕێوەبەراتی هاتوچۆی کەرکووک بەرەو ڕێگای هەولێر شۆراو و لە کاتی گەیان ڕۆیشتنی بنکەی پۆلیسی ئازادی بۆ شوێنی ڕووداوەکە دەرکەوت هاوڵاتیەک کوژراوە و پێچاوڕێتەوە بە بەتانیەک و بەتانیەکە بەتانی باڵێن سەفەری پێڵێن دواتر ئەو جەنازەیە ڕەوانەی تۆبی عەدلی کرا هەر لەوێ دەست بەجێ ناسییانەوە و بە بڕیاری بەڕێز عەمید خەتاب عومەر کە فەرماندەی پۆلیسی پارێزگای کەرکووکە و دوای ئەوەی موافقاتی ئوسوڵی وەرگیرا لەلایەن جەنابی دادوەرەوە دەستکرا بە لێکۆڵینەوە و بە دواداچوون بۆ ئەو کێسە لە ماوەیەکی زۆر کورتە تەنها 9 سەعات توانرا بگەینرێتە ئەوەی تاوانباران چێن شوێنەکانی بزانرێ و دەست بەجێ لەلایەن ڕایت فەرهاد و نەقیب عەلی کە لە لێپرساوی بنکەی پۆلیسی ئازادی و لەوێ دەوامەکەن توانرا بە زووترین کات دەستگیرکردنی ئەو دوو هاوڵاتیە کە دەستیانە بوو لەو تاوانە بکرێت. لەم لێکۆڵینەوەی ئەم کتوپڕە بەم شێوە کاتیە ئەمە دەرکەوت کە بنکەی پۆلیسی ئازادی و پۆلیسی کەرکووک بەگشتی چۆن وعدیان بە هاوڵاتیاندا بوو کە شەو ڕۆژ بدەنە دەمێکەوە بۆ پاراستنی سەرماڵی هاوڵاتیان ئەویش گەورەترین بەڵگەیە ئەمڕۆ کە ئەو تاوانە ئەنجام درابوو بە زووترین کات بدۆزرێتەوە چێن و دەستگیرش بکرێن.